باس لە ڕۆڵی سەرۆک مام جەلال دەکەین لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و بتەوکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و پێکەوە ژیان و هەروەها ئاشتەوایی کۆمەڵایەتی لەمانەدا کە دەستێکی باڵای هەیە بۆ بزانی مام جەلال چۆن کاری بۆ کردووە. ئەمڕۆ لە ستۆدیۆ بە خوشحاڵیەوە دکتۆر ئالان فەریدون سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی وەڵامی پرسیارەکان دەداتەوە. دکتۆر ئالان زۆر بەخێر بێ ڕۆژێکی باش بەخێرات. بانی باش بۆ سیفاتی پێکەوە ژیان و پێکەوە ژیانی ئاشتیانە و ئاشتەوایی کۆمەڵاتی لە نێو مام جەلالدا زۆر ڕەنگی دابووەوە. ڕەنگدانەوەکانی زیاتر لە کوێ بەرجەستا بوون؟ ڕۆڵی جەنابی مام جەلال بەڵای من ڕۆڵێکی زۆر گەورەیە. گرنگە خۆمان باسی کەین و ئاماژەی پێبێن، بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کە بزانین خەڵکانی کاو گەلانی تر چۆن باسییان کردووە. من ئەمێ باسی چەند مووقفێ بکەم. حەسەن عەلەوی ئەڵێ لە یادی جەنابی مام جەلال ئەڵێت مام جەلال کۆتا کەسایەتی بزاوی نیشتیمانی عێراقە و دوای ئەو کەس لەو کەسایەتیانە نەماون. ئەمە خۆی لە خۆیە تعبیرێکی زۆر گەورە بە ڕۆڵی مام جەلال لەسەر ئاستی کوردستان و عێراق. من زۆر بەلامەوە گرنگە هەر حەسەن عەلەوی لە کە مێژوون سیاسێک و مؤرخێکی گەورەی عەرەب و عێراقە ئەڵێ مام جەلال یاسر عەرەفاتی کوردە. ئەم وەسفانە بەڕاستی هەندێک وەسفی عەرەب ڕەنگە خۆی بۆ خۆی نەکردبێ، بۆ قاعیدەکانی خۆی نەکردبێ، بەڵام بۆ کەسایەتیش وەکو مام جەلالی کردبێ. ئەمە خۆیەکێکە لە خاڵە گرنگەکان. بۆ نمونە باسی ڕۆڵی مام جەلالەکە ئەڵێ ڕۆژێکیان لە یەکێک لە جەریدە گەورەکانی ساڵی 69 دانیشتبوون لە منیش دانیشتبووم، ئەڵێ هەستاوەتە سەر پێ و تێتی من لێرەوە لەسەر شاخێکی سلێمانی و سێری بەغاکەم بەغدا دەکەم، لە بەغدادەوە سێری مەسقەتەکەم، لە مەسقەتەوە سێری ریاضەکەم، لە ریاضەوە ئەچمە دیمەشق و قاهرە و مەغرب، من ئاوا سێری عەرەبەکەم. ئەی ئێوەی عەرەب چۆن دەتوانن سێری کورد بکەن؟ تۆ سێری ئەم حیوارە بکە چۆن قەزەی کوردی گانۆتە عەرەبەکان و عێراقیەکان کە سەرۆکی کۆمار بووە، هەر ئەم تەجروبەی و ئوسلوبی حیواری بەکارهێناوە بۆیە کۆکەرەوە بووە. خاڵی یەکسانکردنی تەرازۆکە بووە. مام جەلال کەسێکی تەوافقی نەبووە. مام جەلال کەسێکی چارەسەری کێشە بووە. هەر حەسەن عەلەوی لە ئینەکە ئاڵێ لە مقابلەکە ئاڵێ ئەو ڕۆژە سێرم کرد کە باسی مام جەلالەکە ئەڵێ ئەینە یوجد مام جەلال یوجد الحەل. کێشە چارەسەری کێشە لەو شوێنە بووە کە مام جەلال لێی بووە. محەممەد مەهدی جەواهری کە شاعری گەورەی عەرەبە بە 74 دێر وەصفی مام جەلالەکە قال شوق جلال كشوق العين للوسن كشوق ناء غريب الدار للوطن. قصيدك أرواح لێرەیە ئەگەر سێرێکی من دێراتە ئەکی دەکەمەوە باسکردنی مام جەلال لەلایەن کەسایەتەکانی عەرەبەوە ڕەنگدانەوەیەکی زۆری هەبووە لەسەر سیاسەتی و ڕۆڵی مام جەلال و تێگەشتنی عەرەبەکان شیعە و سنە تورکمان عەرەب بە هەموو کەسایەتەکان کەمایەتەکان تێگەشتنی ڕۆڵی مام جەلال لێرە زۆر گرنگ بووە لە ڕۆڵی جەنابی مام جەلال لە ناو عێراقا. ئەو تا دوای مام جەلال ڕۆڵی ئێمە لە کوردستان گۆڕا، لە هەولێر گۆڕا، لە سلێمانی گۆڕا، لە بەغداد گۆڕا. ئەم گۆڕانکاریانە سوتفە نییە، ئەبێ بۆستین لەسەر ئەم گۆڕانکاریانە. ڕۆڵی ئێمە لە ناو هەموو قەزای ئەقلیمیەکان. جەنابی مام جەلال خاڵی کۆکەرەوە بوو لە هێزە دژەکانی جیهان لە بەغداد. ئەو هێزانی کۆ کردەوە یعنی چارەسەری کێشەکانیە کرد. بۆیە هەمویان جیهان ڕۆڵی مام جەلالیان زۆر بە بەرزە نرخاندبوو ئەو ڕۆڵە ئاشتیانی کە هەیبوو لە جیهان و لە ناو هێزەکانی سۆشیال دیموکرات و لە ناو عێراق و لە ناو کوردستان لە هەولێر و سلێمانی ئەو ڕۆڵە بەڕای من ئەو ڕۆڵە بە ئاسانی ناتوانێت پڕکرێتەوە و ئێستاش هەست بۆ ئەم سیفاتانە هەر ئەوە نیە تەنها ئێمە لە نێو کووردا خۆمان درکمان پێکرد بێ. بەڵێ لە ساڵەتی کۆچی دوایی بامیشدا زۆرێک لە کەسایەتە سیاسیەکان بە تایبەتی سەرکردەکانی عێراق و سەرکردەی حیزبە جیاجەکان باس لە ڕۆڵی مام دەکەن.
ئەمە چی وای کردو ئەو تێڕوانینە لای ئەوانیش دروست بکە نەک تەنها تێڕوانینێکی حیزبیانە بێ من تەنا بڵێن ئینتیمان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕابەرەکەم سەرۆک مام جەلال لای ئەم تێڕوانینە هەیە بەڵکو بۆچی ئەم جیاوازیانە لای ئەوانیش هەستیان پێکرد ئەزانیی مام جەلال مێژوویەکی گەورەی هەیە لە شێوازی ژیانی خۆی لە شۆڕشی نوێی گەلەکەمان پێش ئەوە کە لە شاری بەغداد تەڵەبە بووە خوێندنی بەجێشتەوە چۆتەوە شاخ لە شاخەوە هاتۆتەوە خوێندنی تەواو کردووە ئەم تەشکیلەیە با بڵین و ئەم دروستبوونی مام جەلال ڕۆڵی پەیوەندیەکانی لەگەڵ کەسایەتەکانی عێراق و عەرەب کەسایەت پەیوەندیەکی تایبەت هەبوو لەگەڵ جەماعەت عەبدولناسرە ئەم کەت پەیوەندیە ئەمە هەمووی کاریگەریە بێ لەسەر تێگەشتنی بەرامبەر بۆ ڕۆڵی مام جەلال و تێگەشتنی ئێمەش بۆ ئەو ڕۆڵە ئێمەی کورد ئێستا تێگەشتوین کە چیمان ینی چی لە دەست کورد چووە بۆ هەموو حرەکەی کوردی هەموو شۆڕشی گەلی کورد و چی لە عێراقیش ئێستا چووە بۆ تەنانەت ئێستا هێزە قلیمیەکانیش کە لە دەور و بەرمانن ئەزانن ڕۆڵی مامجا چەند گەورە بۆ ئەو ڕۆڵە گەورەیە بۆ چارەسەری کێشەکان بۆیە ڕۆڵی مامجا لە دروستبوونی ئاشتەوایی لە ناوگەلی کووردا لە کەرکووکە لە ناو کورد و عەرەب و تورکمانە دەوری هەبوو ئەچوو لە ڕۆڵی گەوری خۆی بینی لە هەولێرا کە ئەچوو چارەسەری کێشەیە کرد لە سلێمانی کە هەر لە سلێمانی بوو کۆکەرەوەی چتری کۆکەرەوەی هەموو ئاراستە جیاوازەکان بووە لە بەغداد کە چووە شیعە و سنی کۆکردوتەوە هێزە قلیمەکانی کۆکردوتەوە بۆیە تێگەشتێکی وازە هەبووە بۆ ئەم ڕۆڵە ئەویش خۆی تێگەشتێکی هەبووە بۆ بەڕاستی کە بچیتە وڵاتێک ئەبێ بزانی ئەو وڵاتە کەسایەتەکانی چێن عەشایرەکانی چێن پێکهاتەی ئەو شارە یان ئەو وڵاتە چییە چۆن ئەتوانی حیواری لەگەڵا بکەیت زمانێکی زۆر پاراوی هەبوو لە زمانی عەرەبیە محەممەد مەهدی جەواهری ئەڵێت لە شعرەکەیە فەخری بەوە کردووە کە ئەڵێ وحسب الشعر فخرا أن يحوز على راو كمثلي كندب ملهم من فطني الله من فخرك كم بوي شعري من يكي وكو توي زيركي تيجيشتو بيلاتو مام جلال لما كان الشعري جواهري او تو اما اسلوبي حواره كاريجريه اذا شلون اما كدانشين لما مجلسكاني خمانا كدانشين كسايتي كان دانشين بالشعر اجر يعني بباسكردني بندي بيشنان يعني اشتانا تو ابي لقل حواري لقل عربي شابه همان شواز چۆن حیواران لەگەڵا بکەیت چۆن بیانێتە خاڵی هاوبەش لەگەڵ ئەو کەسانی کە کێشیان هەیە ناڵین دوژمنەکان چکە دوژمن نییە لای مام جەلال دوژمن نەبووە هیچ کاتێک هەستی بۆ نەکردووە هیچ کاتێک عەسوبی نەبووە توندڕەو نەبووە هەموو کاتێک خاڵی کۆکەرەوەی جیاوازەکان بووە زۆر باشە بێگومان لە هەر ڕوویەکەوە قسە لەسەر ڕۆڵی هەڤاڵ مام جەلال بکەین بێگومان پێشەنگ بووە لە زۆرێک لە ڕووەکانەوە هەر لەسەر توانەکانی ژنان و لەسەر ڕەخساندنی ژینگەیەکی لەبار بۆ ئەوەی کە ژنان توانەکانی خۆیان تیا دەرخان هەڤاڵ مام جەلال پێشەنگ بووە لەسەر ئەم بابەتەش ڕابۆچوونی کۆمەڵێک لە ژنانمان وەرگرتووە پێکەوە بینەری ئەم ڕاپرسیار بین و دواتر درێژە بە پرۆگرامەکەمانەیە. مام جەلال ڕەوشنبیرێکی مەزن پێشمەرگەیەکی کۆڵنەدەر سیاسیەکی گەورە دیپلۆماتکارێکی زانا و بەتوانە نووسەر و ڕەوشنبیر و ئەدیب ڕۆژنامەنووس بەڕاستی مام جەلال لە بەرنامەیەکی وایە یان بە چەند پەرەگراف و تەنانە کتێبێکیش ناتوانین حەقی خۆی بینێ و باسی بکەین. مام جەلال وەک ڕەوشنبیرێکی مەزن وەک سیاسیەکی گەورە خوێندنەوەیەکی زۆر باشی بۆ بیری سۆسیالیستی و دیموکراتی هەبوو و بۆ گەشەکردنی کۆمەلگا و بەرەو پێشچوونی کۆمەلگا هەبوو
لەو سۆنگەیەوانێ کارێکی سەرسەختی مافەکانی ژنان بوو نەک بە تەنها مافەکانی ژنان چین و توێژەکانی تریش و هەمیشە هەوڵی ئەیە ئەیزانی چیەکە بۆ ئەوەی کۆمەلگاکە شە بکات و بکرێتەوانێ لە هەموو هەنگاوەکانی ژنانە لە هەموو خەباتی ژنانە پاڵپشتێکی گەورەمان بوو پاڵپشتێکی گەورەمان بوو بۆ هەموو ئەو پرۆژانێکی ئێمە لە پێنیاوە خەباتمانە کرد بە تایبەتی لە گۆڕین و هەموارکردنی یاساکانی باریکەسێتیدا چ لە یاسا دەرکردنی هەردوو یاسای ژمارە 62 و 59 لە بواری یاسای باریکەسێتیدا و یاسای پاراستنی خێزان توندوتیژی خێزانیش یەکێک لەو مەسەلەن بوارانی کە مامجلال خزمەتی پێکرۆی کە دەرکەوتنی قەڵەمی ژن و دەرکەوتنی توانا و ئیرادە و تاقەکانی ژن و مامجلال زۆر بەباشی دەیتوانی ئەو ژنانە ببینێ کە چەند چالاک ئیش ئەکەن لە ناو ئۆرگانەکانە و لە دەرەوەی ئۆرگانەکانیش بۆ مامجلال کێشە نەبوو ئەگەر ژنێک یەکێتیش نەبێ ئەگەر ژنێک سەر بە حیزبەکەش نەبێ ئەو بۆی گرنگ بوو کە قەڵەمی ژن کە وتەی ژن کە چالاکیەکانی ژنان ببینێ و بە دلیل کە چەنەها ژنمان هەیە ئێستا لە ناو ئۆرگانەکانە ئیژەکەن یەکێتیش نەبوون بەڵام مامجلال بە ڕێزەوە تعاملی لەگەڵ کردوون و چالاکی و تواناکانی بینیوە لە تەواوی بوارەکانە مامجلال خزمەتی گرنگی بە ژن کردووە بۆ نمونە لە بواری یاساییە کە لە داڕشتنەوەی مادە یاساییەکانە لەوەی کە بەرەنگاربوونەوەی توندوتیژی بە یاسا چەسپاندی کە هیچ کەس بۆی نییە توندوتیژی بەرامبەر بە ژن بکە و ئەمەی کرد بە بڕگەیەکی یاسایی وە کاری لەسەرکرا و ئێستا لە ناو دادگاکانە ئیشی پێدەکرێت ڕۆڵی لە هاندانی ژنانە لە پشگیریکردنی ژنان بۆ بەدەستهێنانی مافەکانی هەمیشە زیندووە و هەمیشە جێپەنجە و ئاکارەکانی دیار بۆ هەمیشە بەرز نرخێنراوە لە هەموو کایەکانە کاریزمای بەڕێز مامجلال نەیارەکانمان پێژیارەکانمان توانیوانە دەستنیشانیان کردووە و قسەیان لەسەر کردووە نەیان توانیوە خۆیانی لێ بە دوور بگرن کاریزمایەکی ئەو نەگرنگ بووە و بەڕاستی وەکو مەسلەی ژنانیش هەم لە هەموو کایەکانە لە هەموو کاتێکە پاڵپشتمان بووە و پشگیریمان بووە پشگیری کردوین بەڕێز مامجلال یەکێ لەو شتانی کە من هەمیشە لە یادما یەکەم جارم بوو کە وەکو کادرێکی یەکێتی ژنان چوینە خزمەتی مام لە قەلاچۆلان بیرمە کە چۆن هانی ئەداین کە چۆن ئەویست پشگیریمان بکە و ئێمە زیاتر سوور بین لەسەر خەباتی ژنانی خۆمان باسی سرگوزیشتێکی خۆی بۆ گێڕاینەوە وتی من کاتی خۆی لە دۆڵی جافایەتی بووم لە منطقەی سەرەوە وتی لە ماڵێک کابووم کوڕێکیان هەبوو زۆر بزێ و بووناوی غەریب بوو غەریب هەموو کاتێ دەنگەدەنگە کرد من ئەم خوێندەوە ئەم نووسی کارم زۆر بوو وتی زۆر جار پێم وت ئەومە بێدانیشی ئەو جوانی تۆ هی منە زۆر جار پێمەوت ئەگەر عجولی بکەی ئەگەر ئاوا بکەی من گوێکانە لێوەرەکردمەوانێ وتی زۆر ئەمە تیکرارە بوانە وتی ڕۆژێک هاو لێ تۆڕەم پێم وتم ئەگەر ئاوا بکەیت و دەنگەدەنکەیت و ئەو نەعجولی بکەی من گوێکانی خۆمە بەمەوانێ وتی ماما گیان گوێکانی خۆ بەرەوانێ و ئەوە نامەوێ گوێکانی خۆ بەرەوە بۆ خۆ وتی ئەبێ وەکو گوێکەی غەریب ئێوە کۆمەدەر بن یعنی ئەبێ ئێوە هاوارکەن مناڵ شیرەکەی تا نەیەیتێ تا نەگری ئێوە دایکن چەند مناڵی خۆتان خۆشەوە شیری نایەنێ ئێوە ئەبێ کەواتە دایمە هەمیشە سوور بن لەسەر خەباتی خۆتان و خەبات و حەق ماف نادرێ ئەسێنرێت دیارە بەداخەوە ئەمڕۆ یادی ژیان ئاوایی مرۆڤێکی گەورەی کووردە نەک تەنیا باشووری کوردستان مرۆڤێکی نەتەوەیی کورد مرۆڤێک کە توانی کورد بە هەموو جیهان بناسێ کە جوانترین کارێکە مامجلال و بۆ یەکەم جار لە مێژووی نەتەوەی کووردا کردوێتی ئەوەیە کە بە زمانی کوردی لە کۆمەڵی نێودەوڵەتی وتاریدا کە ئەمە دیارە خۆ بۆ خۆی مێژوویەکە خوڵقاندنی مێژوویەکە نەک بۆ تەنیا بۆ کوردی ئەم پارچەیە تەنیا بۆ یەکێتی یا بۆ ئەوان بەڵکو بۆ هەموو نەتەوەی کورد بۆ هەموو جیهانیش چونکە یەکەم جار بوو کە کەسێک بە زمانی کوردی لە کۆمەلگای نێودەوڵەتی وتار بدە
دواتر هەموو ئەو چاکسازیانەی کە کراوە بەڕاستی ئەگەر بگەڕێنەوە بۆ تاریخ ڕەنگە لە تاریخی نوێی ئەم گەلی کووردا ئەو جۆرە چاکسازیە و ئەو جۆرە کارانەی کە هەواڵ مامجەلال کردوێتی زۆر کەموێنەیە و هەرگیز دووبارش نابێتەوە. ئەگەر بینە سەر بواری ڕاگەیاندن بواری هەموو مەسلەکان هەموو ئەزانین کە چەند هاوکار بۆ پێشخستنی ڕاگەیاندن بۆ پێشخستنی هەموو ئازادی ڕادەربڕین کە بەڕاستی ئەو دیموکراسی و ئەو ئازادی ڕادەربڕینەی کە ئەو لە ناخی خۆیان بڕوای بوو کە لە ناخی خۆیان بڕوای بوو کە ئەوێ ئینسان ئازاد بێ لە ڕادەربڕینە. بۆیە هەمیشە ئەیوت کە هەموو میدیایەک هەموو ڕاگەیاندنێک گرنگە زۆر ئازاد بێت. تەندروستیا کردنەوەی سنتەری سۆز یاخود سۆزی دەرونی بۆ ژنان ئەمە خزمەتێکی زۆر گەورەی کرد لە بواری کۆمەڵایەتیە کردنەوەی لانەی ئارام وە پشگیریکردنی ئەو ژنانی کە بەڕاستی توندوتیژیان لەسرە لە تەواوی ناوچەکانی کوردستان و دەرەوەی کوردستان و پارچەکانی تری کوردستانە ژنان داهاتن لە نێو لانەی ئارام داڵدە دەدران و خزمەت دەکران کێشەکانیان بۆ چارەسەر دەکرا و دەنێرانەوە شوێنی خۆیان بە ئارامی و بێ ئەوەی کە کێشەیەک دروست بێ و ئەگەر بشزانرایە کێشەیەک دروست ئەبێیان بە دوایە کێشەیەکێت ڕاستەوخۆ تیمێکیان لیژنەیەک بەدواداچوونی بۆ کێشەی ئەو ژنانە دەکرد کە لە ناولانی ئارامەوە دەچوونەوە نێو ماڵەکانیان لە زۆربەی لە بوارەکانی ترا بەڕاستی مامجەلال جێگەدەستی دیار بوو. مامجەلال باسی چەپکە گوڵەکەیە کرد بەڵام لە ڕاستیە ئێستا ئێمە بینین کە خۆی چەپکە گوڵەکە بۆ خۆی تەواوی ئەدیان و نەتەوە و زمانە جیاوازەکانی لەسەر مێزێک کۆ کردەوە بەبێ ئەوەی کە کێشەیەک دروست ببێ ئەوەی کە بێڵە کەس دڵی لی زویر ببێ گەنجانی کۆ کردەوە ژنانی کۆ کردەوە نووسەران تەواوی چین و توێژەکانی کۆ کردەوە نەیدەهێشت هیچ گرژی و ئاڵۆزیێک لە نێوانیان هەبێت. مامجەلال هەمیشە هانی یاوین بۆ ئەوەی کە بخوێنینەوە گەشە بکەین خۆمان پەروەردە بکەین و خەبات بکەین مافەکان بەدەست بێنین. هەمیشە لە کۆبوونەوەکانە ئەوەی پێوتین کە ماف ئەسەنگ درێت نادرێت ئەبێ خۆتان هەبن ئەبێ خۆتان خەباتکەن ئەبێ خۆتان تێبکۆشن نەک هەر بۆ ئێمە ئەم بۆ چوونانەی مامجەلال بۆ خوێندکاران بۆ لاوان بۆ هونەرمەندان بۆ وەرزشکاران بۆ نووسەران بۆ ڕۆژنامە نووسان چکە مامجەلال گەشت بۆ ئەوەی کە ئەبێ کۆمەلگا گەشەکە بکرێتەوە بەڕووی دنیایە هەتا کۆمەلگا گەشە نەکاو ڕۆشنبیر نەبێت و نەکرێتەوانێ ئامانجەکان بەدینایە هەتاکو تاکەکانی گۆمەنگا تێنەگەن لە چمکی مافی مرۆڤ و لە دیموکراتێت و لە ئازادی تاک کۆمەلگا هەنگاو نامێ بەرەو پێشەوە بۆیە هەمیشە پشگیری لە مافی مرۆڤە کرد هەمیشە پشگیری لە یەکسانی جەندەری ئەکرد پشگیری لە ژنانە کرد نەک هەر بۆ ژنانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵکو بۆ ژنانی هەموو هێز و لایەنەکان و کاریگەریەکی سۆری لەسەر ژنانی هەرێمی کوردستانە بووە لەسەر ژنانی عێراق بووە تەنانەت لەسەر دەوڵەتەکانی دراوسێژمان ژنانیان سوودیان لەم کرانەوەی ژنانی باشووری کوردستان وەرگرت بوو. بەڕاستی هەرچەند باسی گەورەی و هەرچەند باسی بەڕێز مامجەلال بکەین کەمە ناتوانین وەکو پێویست حەقی بینێ هەر ئەوە ئەڵێم ئێمە یادی ئەو مەزناوە ئێمە یەکێ بوون لە خۆشبەختترین کەسەکان کە چانسی ئەوەمان بۆ لە نزیکەوە بەڕێز مامجەلالمان بینیوە و لەگەڵ ئەوە لە ڕێبازەکەی لە سەر ڕێبازەکەی ئەو خەباتمان کردووە و هەوڵمان ناوە و یاد و یادەوەریمان هەیە لەگەڵ بەڕێز مامجەلالە ئەمە سەروەرێکی گەورەیە من پەش بە حاڵی خۆم زۆر خۆشحاڵم پێی و هەمیشە زیندووە لە دڵمانە لە زیکرمانە و هەمیشە لەسەر ڕێبازەکەی ئێمە سوورین و لەسەر ڕێبازەکەی لا نادەین بۆیە ئێستش لەم کاتەیە کە کاتی هەڵبژاردنە جارێکی کە ئێمە سووربوونی خۆمان ڕاگەێنین و ئەڵێن ئێمە بەیەکەوە بەهێزین و سوورین لەسەر خەباتی ڕێبازەکەی بەڕێز مامجەلال و سوورین لەسەر خەباتی ژنانی خۆشبەر. ئەگەر باس بکەین لە مەسلەی ژنان و هاوکاری بۆ ژنانە بەڕاستی مامجەلال ڕەنگە لە
ڕەنگە لە ناوەند لە خۆرهەڵاتی ناوەڕاستە لە هەموو سەرۆکەکانی ئەم ناوچەیە وێنەی کەم بێت چونکە ئەو بە تەواوەتی و بە بڕوای خۆی بڕوای بوو هەم بە تیۆریش و هەم بە پراتیکیش ئەو کارانە ئەو بڕوایی ئەنجام داوە خستۆتە بواری جێبەجێکردنەوە. ئەگەر ئێمە بگەڕێنەوە زۆر زۆرە ئەو کارانی مام جەلال کە کردوێتی هەر لە سەردەمی شۆڕش و لە سەردەمی شاخ و لە بواردان بە ژنان و بواردان بەوەی کە بێنە پێشەوە کە بەشدار بن لە هەموو پرۆسە سیاسی و نەتەوایەتیەکانە ئەمە هەمووی مێژوویەکە بۆ ژنی کورد کە شانازی پێوە بکە. دواتر باشترین بەڵگە بۆ ئەوەیە کە هەمیشە هێرۆخان هاوکاری مام جەلال بووە کە بەردەوام بووە لەگەڵ کارەکانی و لەگەڵ خەباتەکەیە. دواتر ئەو ئازادیەی کە داوێتی کە هەمیشە دووبارەی کردوێتەوە و توێتی من لەگەڵ هەموو نەهێشتنی هەموو دیاردە دزیەوەکانم ئێوە خۆتان وەرنە پێشەوە بۆ ئەوەی هاوکارتان بم. بەڕاستی ئەو کارانەی کە مام جەلال کردوێتی ئەبێت ببێت بە بەرنامە بۆ نەوەکانی داهاتوو بۆ ئەوەی پەیڕەوی بکرێت هەمیشە لەسەری بڕۆن هەمیشە بتوانن کە ئەمە گەشە پێ بدەن ئەمە زیاتر بکرێت چونکە ئەمە زۆر گرنگە لەم کاتە کە هەواڵ مام جەلال بەم شێوەیە توانیوێتی ئاوا هاوچەرخانە و سەردەمیانە کار بۆ هەموو مەسەلەکان بکات. بەڕاستی مام جەلال زۆری بۆ کردوین و زۆر هەموو چین و توێژەکان بە تایبەتی ژنان قەرزاری مام جەلالی. من هەمیشە ئەوە ئاڵم کاروانی خەباتی ژنان نەئەگەشتم قۆناغی ئێستا ئەگە پشتیوانەکانی جەنابی مام جەلال نەبووایە. مام جەلال کەنز بوو، مام جەلال بۆ خۆی فەلسەفە بوو، مام جەلال تێڕوانینەکانی و استراتیجێکی تێڕوانەکانی زۆر دوورد بوو، زۆر بە دووەداچوونیە کرد. ئەوەی لە نزیکەوانێ من مام جەلالم بە حکمی ئیشەکە دیبێ مام جەلال لە ژیانی ڕۆژانی خۆیان خوێندنەوەی دوانە خستووە هەموو ڕۆژی خوێندنەوە هەموو ڕۆژتی خوێنەوە. بەڕاستی ڕۆشتنی مام جەلال ئەو سەرکردە کاریزما گەورەیە کە جارێکە زۆر زەحمەتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرکردەیەکی وا دروست بێتەوە بۆ ئێمە کەلێنێکی گەورەیە بۆ ئێمە داخێکی زۆر گەورەیە کە لە ئێستاە کوردستان بەڕاستی پێویستی تەواوی بە سەرکردەیەکی لەو جۆرە و بە قائیدێکی گەورەی وەکو مام جەلال هەیە. لە کۆتاییە تەنیا توانم سەری ڕێز و نازشی بۆ دانەوێنم و سوپاس یەکەم پێڵێم مام سوپاس بۆی کە خزمەتێکی زۆرە بە ئێمە کرد. دەستخۆشی بۆ هەموو ئەو ژنانی کە قسەیان بۆ کردین. دکتۆرە لێەوە دەست پێ بکەمەوە لە یەکێک لە دیمەنەکانە هەڤاڵ مام جەلال لە کاتی وتاردانە باسی لەوە کرد لەو سەردەمانەیە لە سایە 35 بۆ 40 کچان لە نێو زانکۆکانان و باسیشی لەوەش کردووە کە بەرەبەرە ئەم ڕێژەیە زیاکە. ئەمە پرسیارەوە لە تۆ بکەم لە ئێستای ڕێژەی کچان چەندن نێو زانکۆکان؟ دیارە قسەکانی جەنابی مام جەلال وتی زیادیشەکە بۆ نمونە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ڕێژەی کچان ئێستا 56 خوێندکاران و نەک هەر کچان مامۆستایانیش ڕێژیان زۆر زیای کردووە. ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەمە دوو نیشانە هەیە. یەکەم گرنگیدان بە ڕۆڵی ژنان لە ناو کۆمەڵگایە، دووهەم گرنگیدان بە ڕۆڵی زانکۆ لە ناو کۆمەڵگایە. زانکۆ چەندێک گرنگە بۆ ئەوەی بتوانین زانکۆی کرد بە نمونەی بەرزبوونەوەی ئاستی ڕۆشنبیری و ڕۆڵی ژنان لە ناو کۆمەلگاکەیە. کاتە ڕۆڵی هەڤاڵ مام جەلال چی بوو لە گرنگی پێدان بە زانکۆکان لە بنیادنانی زانکۆکان بەگشتی؟ مام جەلال ئەوەی درکی یەکەم جاری بۆ کردووە کە ئەبێت کار بکرێت بۆی کورد یان لە شارەکانی کوردستان زانکۆ هەبێ. یەکەم دامەزرێنەری
مؤسسی زانکۆی سلێمانی ئەو بووەوە ساڵی 1968 وە دوایەوە ساڵی 1990 دوای شۆڕشی گەلی کوردی گەلەکەمان ساڵی 91 ئینتیفاضەکە دووبارە دانانەوەی بناغی زانکۆی سلێمانی هەر ئەو بوو دیارە تێگەشت بوو کە زانکۆ لە هەر شوێنێکە بێ شوێن مەڵبەندێکی ڕۆشنبیریە سنتەرێکی فەرهەنگی کولتوریە شوێنێکە بۆ ناساندنی ئەو شارە دوایەوە لە شاری کۆیە بۆ نمونە دامەزراندنی زانکۆی کۆیە دیارەوە تێگەشتێکی گەورە بووە و هەمیشە کە سەرۆک کۆماریش بوو من چاک بیرمە ئەهاتەوە لە بەغداد مامۆستایانی زانکۆی کۆ کردەوە خوێندکارانی کۆ کردەوە باسی ڕۆڵی گرنگی ڕۆڵی کوردیە کرد لە بەغداد کەەوەی ئێستا هەمومان باسیەکەین و ئەمانەوێ گرنگی پێبین هەمومانە چینەوە بۆ بەغداد بۆ ئەوەی ببێ بە شوێنی چارەسەری کێشەکان ئەو پێش 15 ساڵ یان 20 ساڵ ئەمەیە کرد و کۆبوونەوەی پێکردین و باسیەوەی کرد زانکۆکان چۆن نەتوانن کادر دروستکەن زمانی عەرەبی بزانێ توانای ئەوەی هەبێ پێڵێن کۆمیونیکیشن یعنی حیوار دروستکردنی حیوار و چۆنیەتی دروستکردنی کەسانی بەتوانە بۆ پۆستەکانی بەغا ئەمە هەمووی تێگەشتێکی پێشوەختی ڕۆڵی کووردە لە ناو بەغا و ڕۆڵی بەغا بۆ بەغداد بۆ چارەسەرکردنی کێشەکان و ڕۆڵی زانکۆکان بۆ ئامادەکردنی خەڵک بۆ ئەم ڕۆڵە زانکۆکان شوێنێک بۆ جەنابی مامجەلال بۆ بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری نەک تەنها بۆ فێرکردن بۆ چارەسەرکردنی کێشەکانی کۆمەلگاکەمان بۆتە شوێنێک بۆ کۆکردنەوەی پێکەوە ژیان و پێکاتە جیاوازەکانیش ینی تۆ تەنها خوێندکاری کورد لە نێو زانکۆکانی کوردستاندا ناخوێن ئێستا خوێندکاری تریشمانەیە بێگومان بەتەکی زانکۆ خۆی مەسجێکی ڕۆشنبیریە مەسجێکە کە هەر شارێک زانکۆی تیاابێ ئەتوانێت ڕۆڵی هەبێ ئەتوانێت زیندوو بێ و دلیلیژەوە بوو کە زانکۆی سلێمانی کە بوو بە کێشەیەکی سیاسی یان کۆمەڵایەتی یان ڕۆشنبیری لە سلێمانی گوازرایەوە لە سلێمانی بۆ هەولێر ئەمە خۆی گەڕانەوەی زانکۆکەش دووبارەوە دروستکردنی زانکۆی نوێ و گەشەکردن بە زانکۆکان ئەمە خۆی ڕۆڵێکی گەورەیە ئەبێ هەتا ماوە مامۆستانی زانکۆ ئەو ڕۆڵە بیر نەکەن دکتۆر دوایین پرسیار باشترین وەفا بۆ ئەو خەبات و ڕۆڵانی کە مام هەی بووە چییە لە ئێستاە ئمە دایمە باسی ڕێبازەکەی جەنابی مامەکەین ئەبێ ئەو ڕێبازە تێبگەین نەک هەر بیڵێنەوە ڕێبازەکەی جەنابی مامجەلال باسیکەین ڕێبازێک بوو قوڵایی هەبوو لە بیرکردنەوەیە بیرکردنەوەی ئەو پێش خەڵکی کە بووە نێگومان کارکردن لە ئێمە لە ناو کووردا و کارکردنمان بەیەکەوە کارکردنمان بەیەکەوە لە بەغداد چارەسەرکردنی کێشەکان شێوازی بیرکردنەوە و شێوازی حکومڕانی ئەبێت خۆبردەی تیاابێ ئەبێ تێگەشتنی تیاابێ ئەبێ بزانین ئایندەی ئەم وڵاتە بەرەو چێڕوا بۆی لێستا بڕیاری بۆ بین نەک بە دوای دروستبوونی کێشەکان ئەنج بیر لە چارەسەری کێشەکان بکەینەوە ئەبێ ئەو ڕێبازەوەکو خۆی بیری لێ بکەینەوە هەرچەنە قورسە هەرچەنە ڕەنگە بە هەمومانەوە نەتوانین ئەو شێوازی بیرکردنەوەیە بە ئاسانی جێبەجێ بکرێت بەڵام ئەکرێمە هەمومان هاوکاری یەک بین ئەو چەترەی کە ئەو دروستی کردو کۆکەرەوەی هەمووان بوو هەمومان لەژێر چەترەیە هەمیشە بێکۆ کار بکەین بۆ ئەوی کێشەکانمان چارەسەر بکەین دەست خۆش بێ دکتۆر سپاس بۆ ئێوە سپاس بامەدە بۆ نەجارێکی دەست خۆش بێت